یەکەم جاری یەکتری ناسینمان گەڕایەوە بۆ ئەو کاتی کە بوو بە نوێنەری کۆنگراستار لە سلێمانی. هەموو جارێکە نوێنەرەکان ئاڵگۆڕیان پێکرێن نوێنەری پێشخۆی نوێنەری تازە ئەناسێنێ بە هەموو پارتە سیاسیەکان لە سەردانێکدا بۆ لای ئێمە بۆ لای بزوتنەوەی گۆڕان هەواڵڕێحانمان ناسی پیان ناسانم کە ئەمە نوێنەری تازەی کۆنگراستارە لە سلێمانی. کۆنگراستار خۆتان نەزانن ڕێکخراوێکی ژنانی بەهێزە لە خۆرئاوا کۆمەڵێ ژن لەخۆ ئەگرێ بە هەموو بیرۆڕای جیاواز و هەموو نەتەوە جیاوازەکانەوە کە خۆم بەشدار بووم لە کۆنگرەکانە کە لە خۆرئاوا گرتیان. نوێنەرەکانیان هەیە نوێنەرایەتیان هەیە لە سلێمانی. یەکەم جار هەواڵڕێحانم لە ڕێئەوە ناسی پیان ناسانم وتیان ئەوە نوێنەری تازەی کۆنگراستانە. ئەوەی سەرنجی ڕاکێشام پێشتر کە یەکتریمان ناسی زۆر باش سۆرانیەکەی زۆر باش نەبوو بیرمە زۆر کەم قسەیە کرد هەتاوتم بۆ کەم قساکە وتیان جارێ زۆر باش هێنیە بەگماوەکی کورت زیرەکەکەی ئەو لەوەیە بوو بەماوەکی زۆر کەم بە باشی بە زمانی سلێمانی قسەیە کرد. ئەمە یەک دووەمینی هەواڵڕێحان ژنێکی سادە و ساکار و بەڵام ئیرادێکی بەهێز و قووەتێکی لە ناوە بوو لە ناو ناخیا لە ناو هەزریا بەڵام بەڕووکەش کە ئەو بینی ژنێکی زۆر سادە و ساکار دیار بوو زۆر لەسەرخۆ بوو هەتا بڵێ ژنێکی لەسەرخۆ هێمن و لەسەرخۆ بوو. زۆربەی جار لە بۆنەکانە هات بۆ نمونە بۆ دامەزرانی بزوتنەوەی گۆڕان ئەها بۆ پیرۆزبایی بۆ کاتی تر بەردەوام پەیوەندی دروستە کرد لەگەڵ ژنانی پارتە سیاسیەکانە دا نابڕا بە هیچ شێوەیە تەنانەت لە دانیشتەکانە زۆربەی کات ئاماژەی بەوە ئەکرد کە ژنی کورد پێویستە لە ژێر هەیمەنەی یا لە ژێر دەسەڵاتی عقلێتی حیزبی بێنرێتە دەرەوە و کار بۆ ژن بکە و کار بۆ ئازادبوونی ژن بکە ئیشی لەسەر ئەوە زۆرە کرد لەگەڵ ژنانە. لەسەر جەم چالاکیەکانە ئەم ژنەمان ئەبینی لە پێشی پێشەوەی چالاکیەکانە بەشداریە کرد کەسێکی هێتا بڵێ کارا و چالاک بوو. تەنانەت لەم دوایە پەیوەندیەکانی بە شێوەیەک پەرەپەیە لەگەڵ ژنانە لە بۆنە کۆمەڵاتیەکانە بەشداریەکە لەگەڵمانە بۆ نمونە لە پرسەکانە لە خۆشیەکانە ئامادەیی هەبوو. لەبەرەوە بەڕاستی زۆر کردارم لە هەواڵڕێحان بینی زۆر زۆر سەرنجی ڕاکێشام وەکو ژنێکی سەرکردە وەکو ژنێکی خەباتگێڕ کاتێکە کاری پارتەکەی ئیشی ڕێکخراوەکەی ئیتر ماوەی خۆی تەواو کرد هات خواحافیزبوونی کرد و تیتر یەکێکی تر هەواڵێکی تر لە شوێنی من کارەکانی ئەکا بەڕاستی بە هیچ شێوەیە لە یادم دەرناچێت قەت لە ڕاستیە کاریگەریکی زۆر باشە بوو کاریگەریەکەی لە ڕووی چیەوە بوو ناسرەوت ئەو ژنە دانیشتنی نەبوو ئیسراحەتی ناکرد شوێنە ئایا نائەحەسایەوە بەردەوام لە ئیشا بوو بە بەردەوامی تێکەڵاوی هەبوو بە بەردەوامی هاتوچۆی ژنانی پەیوەندیکی تەواوی دروست کرد لەگەڵ هەموو ژنانی پارتە سیاسیەکانە زۆربەی جار داوای کاری هاوبەش و داوای پرۆژەی هاوبەشی ئەکرد دایمەن بڕوای وابووی کەوا هەمومان پێویستمان بەوەیە پرۆژێکی هاوبەش کۆمان کاتەوە هەمومان بەیەکەوە دەست لە ناو دەست تێبکۆشین بۆ ئازادبوونی ژن. لە ڕاستیە بەردەوام دەوڵەتە داگیرکەرەکان دەوڵەتە زۆردارەکان ترسیان لە خەڵکەیە ئەنی ترسیان لە زۆربەی خەڵکەیە چونکە ئێمە سیستمی حکومڕانی پێشووترمان بینی سەدام حوسێن لە عێراقا کە چۆن بە ماوەیەکی کەم هەرەسی هێنا لە ئەو پەڕی هێزا بوو. اینجا بەردەوام ئەم سیستمانەی کە دیکتاتۆرین ئەم سیستمانەی کە تاگڕەون ئەم سیستمانەی کە دین ئەکەن بە پەردەیەک بۆ جێبەجێکردنی ئەجەندا داگیرکەرەکان و چەوسانەوەی میلەتەکان ئەمانە بەردەوام لە سڵ لە هەموو شتێک ئەکەنەوە ئەگەر سڵ لە هەموو کەسێک نەکەنەوە ئەگەر سڵ لە هەموو شتێ نەکەنەوە ئەوە ئەفۆتێن لەبەرەوە بەردەوام لە لێدانی ئەوان وە تورکیا خۆ ئەمە یەکەم جاری نیە و کۆتاجاریشی نابێ بەڕاستی چەندین جار ئاوا لە خەڵکی تایبەتی کردووە بە ئاماج ئەو خەڵکانی کە زانێتی کاریگەریان هەیە کە زانیوێتی چالاکن کە زانیوێتی جێدەستیان دیارە ئەیان کا بە ئامانج و لە ناوی بردوون بەڕاستی ماینی گەران نییە ئێمە هیوامان ئەوە بوو کێشەی کورد بە شێوەیەکی ئاشتیانە چارەسەرکرێ لە هەر چوار پارچەی کوردستانە نەک تەنیا لە تورکیا بەڵامی تر لەگەڵ کەسێکا کە هیچ لە مانای دیموکراسی و هیچ لە مانای ئازادی و هیچ لە مانای دیموکراتی تێناگا تۆ ناچارەکەکەوە تۆش ڕوبەڕووی بیتەوە تۆش لە خەباتابی بەردەوام
ئەگەر نا کەسێکی وەکو هاڤاڕێحان ڕەنگە پێخۆش وایە بۆ خۆی ئەوی ژۆک و هەر ژنێکی دنیا لە ژیانێکی سادەی خۆیان بۆ خۆی بژیە لە ناو خێزانی خۆیان و پێویستی بەوە نەکردا شۆڕش کا و پێویستی بەوە نەکردا خەبات کا و پێویستی بەوە نەکردا ئیشی ڕێکخراوی و ئیشی سیاسی بکات. بەڵامی تر قەدەری کورد دیارە مەحکومە بەوەی کە ئێمە بەردەوام لە خەبات و تێکۆشان نابین دیارە قەدەرمان وایە ینی ئێمە سەردەمانێک وڵاتەکەمان داگی کرا و پەرتکرا و لە پارچە پارچەکرا ینی قەدەرمان وایە ئێمە هەتاگەین بە مافەکانی خۆمان بەردەوام بین و کۆڵڵین کێشە سەرێکەکە ئەوەیە زلهێزەکان بەرژەوەندیان لەگەڵ داگیرکەرانی کوردستانە هەیە بەرژەوانیان لەگەڵ ئەو دەوڵەتان هەیە کە کوردستانی داگیر کردووە کە تیرۆریستەکە نادیموکراسیە و بەداخەوە ئەو دەوڵەتانش بەرژەوەندیان لەگەڵ هەندێک لە پارت و لە حیزبەکانی کوردستانە هەیە بەرژەوەندیان هەیە لەگەڵانە لەبەر لە پێناوی پاراستنی بەرژەوەندەکانی خۆیانە چەند حیزبێکی چەند پارتێکی کوردستانیش ئەوە ئەکەن بێدەنگی هەڵەبژێرن لە کاتی ئەگەر نامافی پەنابردن لە هەموو دنیاە تەنانەت لە وڵاتێکی ڕۆژهەڵاتەوە کە تۆچی بۆ ئەوروپا بۆ وڵاتێکی خۆرئاوا داوای مافی پەنابەریەکەی هەموو مافیەکە پارێزراوە مافی نیشتەجێبوون مافی پاراستنی ژیانە مافی ئاسایشە لە جەڕنامەی گردردونی مافی مرۆڤ هاتووە هەموو کەسێک داهات شوێنێکا بژی ئازادە کە کێ هەڵەبژێرێ بۆ ئەوی لێ ژیان کا و لێ بژی وە سیستم و دەسەڵاتی ئەو شوێنە ئەرکی خۆیەتی و کە مافی ئەو کەسە دابین کات کە ئەوەی هەڵبژاردۆ ئەوە لێ بژی بەڵام بەداخەوە جارێ ئێمە بەداخەوەکوتم کۆمەڵە لە پارتەکانمان پەیوەندیکی تۆنگ و تۆڵیان هی بازرگانیان هەیە لەگەڵم دەوڵەتانی داگیرکەرە بێدەنگیان هەڵبژاردووە لە ئاست ئەو هەموو کوشتن و بڕین و ئەو هەموو سنوور بەزاندنیکەوە دەوڵەتانی داگیرکەرە ئیکەن لە باشووری کوردستانە زۆر بەداخەوە لە ڕاستیە ئێمە ئیتر لە ئەمڕۆ پێویستە هاڤاڕێحان بێبە بە سمبولێک بێبە بە ڕەمزی خۆڕاگری بێبە بە ڕەمزی بەرخودان بێبە بە ڕەمزی کۆکردنەوەی سەرجەم ژنانی کوردستان نەک تەنیا لە هەرێمی کوردستان و لە خۆرئاوا لە پارچەکانی تیشا لە خۆرهەڵات لە باکوور ببێ بە ڕەمزێک بۆ گرتنەوەی کە ئەوە هیوای ئەو بوو ئاواتی ئەو بوو زۆر جار ئەوەی بۆ باس کردوم کە ئەو هیوای گەورەی ئەوەیە کە ژن هەموو یەکگرتوو بێ و کۆنگرەیەکی نەتەوەی لەسەر ئاسی هەر چاپاچەی کوردستان بۆ ژنان بگیرێت و کەتیایە مافەکانی داواکاری بۆ مافەکانی خۆی هەبێ و کۆمەڵێ ماف و کۆمەڵێ ئەوەی خۆی ئەجەندای خۆی هەیە بیچەسپێنێ لە کۆنگرەکە اینجا لەبەرەوە داواکار ئێمەش لەسەر هەمان ڕێبازی ئەو کۆک بین تەبابین ژنان هەمی بەیەکەوە بە یەک دەنگ ڕەتی ئەوە بکەنەوە کە ئیتر بابەز بێ و هەتا ئێرە و بەس دژایەتیکردنی ژنیش خەباتگیر دژایەتیکردنی ژنی شۆڕژگێر لە ناوبردننی بە ئامانجگرتنی بەڕاستی ئیتر زۆر تەواو لەوە دەرچووە ینی هەموو سنوورێکی بەزاندووە ئەمەنە پێشەرکاری کراوە تا ئێستا ینی ژنان هەر سەبریان گرتووە هەر هیوای ئەوە هەبووە جارێکی تر هەڵبژاردنێکی تر جارێکی تر بەڵامی تر بەداخەوە هەر بەردەوامە و لەبەرەوە خەباتی ئێمەش ناچارین کە بەردەوام بێ.